On this vote, the yeas are 228 and the nays are 206. The motion is adopted. ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا پرۆژە یاسای پەرەپێدانی ژێرخانی وڵات بە بەهای 1 تریلیۆن و 200 میلیارد دۆلار پەسەند کرد. دوایەوەی ڕۆژی هەینی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەنگی لەسەر پلانێکی گەورەی استراتیژی و بەرهێناندا بە بەهای 1 تریلیۆن و 200 میلیارد دۆلار کە لەلایەن جۆ بایدنی سەرۆکی وڵاتەوە ئاراستەی کۆنگرێس کرابوو. ئێستا پرۆژەکە دەنگی تەواوی کۆنگرێسی هێناوە و چاوەڕێی واژۆی خودی سەرۆکی وڵات خۆیەتی. ئەو پرۆژە یاسایە کە ئاب واتە مانگی هەشتی ئەم ساڵ لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا پەسەند کرا بەهایەکی زەبەلاحی هەیە لەلایەن تەواوی ئەندامە دیموکراتەکانی کۆنگرێس و دە ئەندامی کۆماریەکانی شەوە پشتیوانی کرا. ئامانج لە پرۆژەکە بۆ نوێکردنەوە و بنیادنانی تەواوی سێکتەرەکانی ژێرخانی ئەمریکایە لە میانی زنجیرە پرۆژەیەکدا کە سەرۆکی وڵات پێشکەشی کۆنگرێسی کردبوو. ئێستاش تەنها واژوەیەکی سەرۆکی ماوە بۆ ئەوەی بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەو بڕەزە بەلاحەکە کۆنگرێسی ئەمریکا پەسەندی کردووە تەرخان دەکرێت بۆ نۆژەنکردنەوەی ڕێگاکانی هاتوچۆ و پردەکان لەگەڵ گەشەپێدانی تۆڕەکانی ئەنتەرنێت کە خێراییەکانیان بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات. هەروەها بنیادنانی وێستگەکانی بارگاویکردنی ئۆتۆمبیلی کارەبایی لە سەرتاسەری وڵات و هەروەها گەشەپێدانی تەواوەتی لا کەرتی ڕێگاوبان و پرد و هێڵەکانی شەمەندەفەر لە ئەمریکا. ئەم پرۆژەیە بە یەکێک لە گەورەترین پلانی وەبەرهێنان لە مێژووی نوێی ئەمریکا دادەنرێت. پرۆژەی ژێرخان بە بەهای 1.2 تریلیۆن دۆلار بە دەنگی 228 ئەندام لە بەرامبەر 206 نەخێر تێپەڕی و وەکو جۆ بایدن دەڵێ ملیۆنەها هەلیکار بە موچەیەکی باش دەست دەخات و ئەمریکا لە پێشبڕکێی ئابووری سەدەی 21دا دەخاتە سەر ڕێچکەی بردنەوە. لەگەڵ ئەم پرۆژەیەدا سەرۆکی ئەمریکا پرۆژێکی دیکەی لە وەبەرهێنان لە بواری کۆمەڵاتی و کەشوهەوا ئاراستەی کۆنگرێس کردووە کە خۆی دەبینێتەوە لە چاکسازیکردن لە سیستمی پاراستنی کۆمەڵاتی و ڕوبەڕووبوونەوەی دیاردەی قەتیزبوون و بەرزبوونەوەی پلەکانی گەرمای گۆیزەوی کە بەهاکەی زیاتر لە 1 تریلیۆن و 75 میلیارد دۆلارە، بەڵام تاوەکو ئێستا دەنگی لەسەر نەدراوە. لە هەڵبژاردننی حاکمی ویلایەتی ڤێرجینیا پارتە دیموکراتەکان گورزی گەورەیان بەرکەوت باشکستی کاندیدەکان لە بەرامبەر کاندیدی کۆماریەکان. هەر بۆیە جۆ بایدن پێویستی بەوە هەیە هەردوو پرۆژەکەی لەلایەن کۆنگرێس وڵاتەکەیەوە پەسەند بکرێت کە دەبێتە هۆکاری بەرزبوونەوەی کێرڤی جەماوەری خۆی و حزبەکەی کە لە ئێستادا ڕووی لە دابەزینە. هەر بۆیە سەرۆکی ئەمریکا داوای لە ئەندامانی کۆنگرێسی وڵاتەکەی کرد بە بەڵێ دەنگ لە پرۆژەکان بدەن. هاوکات نانسی بیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا لە پارتی دیموکراتەکان ڕایگەاند پێش 25 مانگە پرۆژەکانی بایدن دەخرێنە دەنگدانەوە. بیلۆسی وتیشی تاوەکو ئێستا ئەندامەکانی پارتی دیموکراتی لە کۆنگرێس سەرقاڵی ڕوونکردنەوەی وردەکاریەکانی پرۆژەکانی بایدنن بە ئومێدی ئەوەی پێش پشوەکانی جەژنی سوپاسگوزاری دەنگیان لەسەر بدرێت.